کاگەڵەن چەند منداڵ هەیە؟ ئەمن کوڕکی گەورم هەیە دوو کچی وردی لەشمان هەیە لێوەرە 5 ساڵ و نیوە میلەش تازە بوویتە 4 ساڵ تەمەەن درێژ خۆش بە نازیدا کوباب گەورە بن. نەخشەبی لە هەموو ئەوانەی کە حەزیان لێە. ئامین. ئەو ناوە سەرنجی ڕاکێشام بەڵێ کچەکە وای کاتی خۆی ئاخڵک دەوێت ناوی منداڵەکانی هەندێک جیاواز بی. بەڵێ بالفعل جیاواز ئیدی ناوی لێوەرەش بۆ خۆم دروستم کرد زۆر معجەبێکی زۆر گەورەی لیۆنێل مێسیمە. ئیدی هاندەری بەرشەلۆنەشم و ئەرجنتین و هەمووی پاکەتەکە هەمووی جوانە هەمووی لەگەڵ بما بوون جەماعەتی ڕیال وە پارباش بووینە پار بەرشەلۆنە باش. بەرحەڵ وەڵامی پرسیارەکەت ناوی لێۆرەم لە ناوی لێۆ مێسی دەرینە بەڵام ڕایەکە لێۆرا ڕایەکە بەڕاستی ئەمە خێزانم هاندەری ڕیال مەدریدی بوو ئەو کاتی کەفیشی بە ڕامۆسی داهات ڕامۆسۆ کولاعب لێوەکەم لە لێۆ مێسی وەرگرت ڕایەکەشم هی ڕامۆس وەرگرت ینی وتم باشتەکە دموکراتی بیتن میکسم کرد بووە لێۆرا بەس دوای تەمشام کرد گەڕام ئەو ناوە هەیە بە زمانی لاتینی بە مانای ئێمپاتی دێ ئێمپاتی بە ئینگلیزی وزان پێڵم بە زمانی سویدی پێڵم ئێمپاتی ینی هەست بە بەرامبەرکردن زیک پێسووتانەوە نازیک پێسووتانەوە سیمپاتی پێ دەڵێن بە زمانی ئەوروپی بەڵام ئێمپاتی ینی نەگزگت بە یەکەی بووسە بەڵام هەستی پێ بکەیت هەست بە وعاناتی بکەیت هەست بە خۆشی بکەیت بەشداربی لەگەڵی